بۆچی بێ ئومێدی خەمی چیتە لە چیە ترسی 50,000 ساڵ پێش دروستبوونی ئەرز و ئاسمانەکان خوددا ڕادەی هەموو شتێکی بڕانەوەتە کۆتایی پێناو ئەترسی خوایەکی بەڕەحم و بەزەیی ما أصاب من مصيبة إلا بإذن الله بإذن شيء بإذن الله هر مصيبتك ديتا پێشتان خوددا ڕازی بووە ئەوە بێتە باشە خوا دوژمنتە یا دۆستە تۆ بڵێ خوا شتێکە بۆ هەڵبژێری زریانی توی تیا بێ دڵنیا بە یەکەم خوا خاوەنە بۆی هەیە بەرامبەر بەندەکەی هەرچیەک بڕیا لە خاوەنێتیەوە مافی خۆیەتی دومیش بەندەی مسلمان دڵنیا بە لە خوا بەڕەحمتر نیە لە خوا چاکتر هو أعلم بكم هەر خوددا باشتر دەزانێ مەسلحەتی ئێوە لە چیدایە ئەنتم أعلم أم الله ئێوە شارەزاترن یان خوا بەسمانە بەخوا یەکتەریبە بەسمانە تەسلیمی نوێن خوایە تۆ شارەزای بەخوا هەموو کارەکانمان